بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت. بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم کە دوای دابڕانێکی زۆر دووبارە لا شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بەوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. بەڕێزان، بەرنامەی پەیامی ڕۆژ بەرنمەیەکی هەمەڕەنگ و نوێیە کە ڕۆژانە با بڕگەی جیاوازەوە پێشکەشتان دەکرێت. خۆشحاڵم دەستپێک و یەکەم بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز مەحموود پێشکەشتانەکەین بە هیوای ئەوەی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. زۆر سپاس شەیدا خان. بینەرانی بەڕێز دووبارە سڵاوتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێ و لە بەرنمەیەکی نوێ بە ناوی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. بەرنامەی پەیامی ڕۆژ یەکێکە لە ئەرکە بەردەوام و یام هەوڵە بەردەوامەکانی کەناڵی ئاسمانی پەیام کە بەرنمەیەکی بەیانیانە و پڕە لە زانیاری و بابەتی هەمەڕەنگ. ئومێد دەکەین تەوەر و بڕگە و بابەت و ناوەڕۆکی بەرنمەکەمان جێی ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێ و بتوانین بەرنمەیەکی سەرکەوتوو و بەرنمەیەکی پڕزانیاری و بەرنمەیەکی جێی ڕەزامەندی بە ئێوەی عزیز و خۆشەویست ببەخشین. بەڵێ بەڕێزان، پێشەوەی بچینە ناو بڕگە و بابەتە گرنگەکانی پرۆگرامی ئەمڕۆ سەرەتا باز لە کەشوهەوای شارەکانی هەرێمی کوردستان دەکەین کە لە شاری هەولێر ئەمڕۆ بەرزترین پلەی گەرما 16 پلە دەبێت و نزمترین پلەش 10 پلە دەبێت و هەروەها ڕادەی شێ لەو شارەدا لە 180 دەبێت و خێرایی باش 14 کیلۆمەتر دەبێت و ئەگەری بارانبارینیش 17 میلیم دەبێت. و هەروەها لە شاری سلێمانی بەرزترین پلەی گەرما 15 پلە دەبێت و نزمترین پلەش 7 پلە دەبێت و ڕادەی شێش لە سلێمانی لە 177 دەبێت و خێرایی باش لە کاتژمێرێکدا 6 کیلۆمەتر دەبێت و هەروەها ئەگەری بارانبارینیش 17 میلیم دەبێت. لە شاری دهۆک بەرزترین پلەی گەرما 16 پلە دەبێت و نزیمترین پلەش 9 پلە دەبێت و هەروەها ڕادەی شێ لە 166 دەبێت و خێرایی باش 6 کیلۆمەتر دەبێت و ئەگەری بارانبارین 10 میلیم دەبێت. لە شاری کەرکووک بەرزترین پلەی گەرما 20 پلە دەبێت و نزمترین پلەش 11 پلە دەبێت و هەروەها ڕادەی شێ لە شاری کەرکووک لە 173 دەبێت و خێرایی باش لە کاتژمێرێکدا 6 کیلۆمەتر دەبێت و ئەگەری بارانبارینیش 10 میلیم دەبێت. و هەروەها لە هەڵەبجەی شەهید بەرزترین پلە 17 پلە دەبێت و نزمترین پلەش 10 پلە دەبێت و ڕادەی شێش لە 178 دەبێت و خێرایی باش 6 کیلۆمەتر دەبێت و ئەگەری بارانبارین لە هەڵەبجە 15 میلیمەتر دەبێت. لە شاری ڕانیا بەرزترین پلە 17 پلە دەبێت و نزمترین پلەش 9 پلە دەبێت، ڕادەی شێش لە 164 دەبێت و هەروەها خێرایی بە 11 کیلۆمەتر دەبێت و ئەگەری بارانبارین 20 میلیم دەبێت. لە گەرمیان بەرزترین پلەی گەرما 19 پلە دەبێت و نزمترین پلەش 12 پلە دەبێت، ڕادەی شێ لە 173 دەبێت و خێرایی باش لە کاتژمێرێکدا لە گەرمیان 14 کیلۆمەتر دەبێت و ئەگەری بارانبارینیش 12 میلیم دەبێت. بینەرانی عزیز، تەوەری سەرەکی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ بریتە لە درۆی نیسان. ئەمڕۆ 1 نیسان لە سەرانسەری جیهاندا ڕۆژێ دیاریکراوە بۆ درۆ کە بۆتە کەلتور، بۆتە ڕەمزێک لای بەشێکی زۆر لە کۆمەڵگەکان و لەم ڕۆژەدا بەشێکی زۆر لە خەڵکی بە هەواڵێکی ساختە، بە هەواڵێکی دروستکرا، بە هەواڵێکی هەڵبەسترا و ئاماژە بم ڕۆژەکەن. بۆ مەبەستە هاوکارمان جەلال محەممەد راپۆرتێکی تایبەتی لەسەر درۆی نیسان و قسە و بۆچوون و سەرنجی خەڵک لەسەر ئەم ڕۆژە و لەسەر درۆی نیسان بۆ ئامادەکردین. پێکەوە دەچینە لای راپۆرتەکە و گوێبیست و بینەری دەبین. یەکەم ڕۆژی مانگی نیسان بە ڕۆژی درۆی نیسان لای بەشێک لە گەلانی جیهان ناوبانگی دەرکردووە. لەو ڕۆژەدا گەیاندنی هەر هەواڵێکی خۆش و ناخۆش بە مەرجێک بەرامبەرەکەت دڵخۆش یان تووڕە و نیگەران بکات، ئیدی لە دوای کاردانەوەی درۆکان بڵێیت درۆی نیسانە. ئەوە کەلتورێکی باوی بەشێک لە کۆمەلگا بیانیەکانە کە کۆمەلگەی کوردیش بەرەبەرە لاسایی دەکەنەوە و هەندێک کەسیش لە کۆمەلگای کوردی گەرچی دەشزانن درۆیە بەڵام پێیان ئاساییە. زۆرینەش بەهۆی پابەندیان باینی پیرۆزی ئیسلامەوە باوەڕیان وایە درۆ لە ژێر هەر ناو نیشان و هەر کات و ساتێکدا بێت هەر درۆیە. دەڵێن درۆی نیسان دوورە لە کەلتوری ڕەسەنی کوردیەوە. دەست خشتان لە یەکەم وەڵاهی درۆی نیسان خۆ دەزانێ هەر لە سەرتاوە کەوتت شتەکە درۆیە
من پێم وایە ئەماها لەگەڵ کللتور و ڕسەنانی کوردی ناگونجێ شتێکە هاور نەکراوە وەکو چۆن فلیمەکە تورکیەکان و ئێرانەکان کە لێرە هاورداکە یاخۆت خەڵکیش گوێ لێگرێ بە شوەیەکی تەقلید و ئەمانە خەڵک تەقلیدی ئاکاتەوە ئەمەش شتێکی تەقلیدە وەکو کەسێکی مرتەزیم بەدینەوە هیچ باوەڕیم پێ نییە. وڵا کاریگەری خراپ درۆ هەر بە ئەم هەموو خراپە هەم ڕاستەیەکی تاڵ باشتر لە درۆیەکی شیرین بەڵام ئەمە کە وادانرابێت و ئێمەش وەکو کوردیانی ئەم کولتورە لەم ڕۆژەیە کە دانراوە بۆی دووبارەکەینەوە شتێکی زۆر خراپیش نییە شتەکە بۆ پێکەنینە بۆ خۆشیە خەڵک ئەیکات نەک بۆ من بەستێک بڵێ درۆ بکات. ئێمە وەکو مسلمان یان ئەگەر کەسێک کە پابند نەبێ بە دینیشەوە وەکو شتێکی ئەخلاقیان ئینسان نابێت تەنها بۆ خۆشی دەربڕینێک درۆ لە دەمی بێتە دەرەوە. بێگومان ناخۆشە ئەی ناخۆشە شتێکی جوانیش نییە یەکەم جار ئەو کەسەی بەرامبەر نازانێکەوە ڕۆژی درۆی نیسانە بە ڕاستی وەری ئەگرێ دوجارەڵێ چۆن شتێکی وا و دوجارەڵێ ناوە ئەی نازانی درۆی نیسانە ڕۆژی درۆی نیسانە. نەوەڵا شتی زۆرمان هەیە تەقلید بیانکەینەوە جوانترن ئەوانە یعنی بەڕای من باش نییە و بریا بکراوە لا برایە باشتر بوو. ئیسلام ئاینی زۆرینەی کۆمەلگای کوردیە و کەلتوری ڕەسەنی کوردیش ئاوێتە بووی ئاینی پیرۆزی ئیسلامە. ئیسلامیش هەر کردەوە و دەربڕینێکی حرام کردووە گەرزیانی بۆ تاک و خێزان و کۆمەلگا هەبێت. زانایەکی ئاینیش دەڵێت لە ئیسلامدا تەنها درۆیەک ڕێگەی پێدراوە کە ئاشتەوایی نێوان دوو کەسی پێ بکرێت. نەخێر ئێمە لە جیاتیەوەی لە ئاینی پیرۆزی ئیسلامە قسەی خۆشمان هەیە بۆ دڵخۆشکردنی خەڵک و هەواڵی خۆشمان هەیە درۆ هیچ کاتێک جێگەی دڵخۆشی بۆ ئینسانەکان ناگرێتەوە. هەرچەندە خەڵک بەگشتی زانیاری و شارەزاییان لەسەر درۆی نیسان هەیە بەڵام زۆرینە لاساییکردنەوەی کەلتورێکی بیانیان پێڕەوانیە کە پێچەوانەی ئاین و کەلتوری ڕەسەنی خۆیان بێت. زیانی بۆ تاک و کۆمەلگا هەبێت. لاساییکردنەوەی ئەو کەلتورە بیانیێش ڕێژەیەکی کەمن کە زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە درۆی نیسان دەیانەوێت سەرنجی خەڵکی بۆ خۆیان ڕابکێشن. جەلال محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. درۆ کردەوەیەکی بەد و ناشرین و قێزەونە لە تەواوی ئایدیا و ئاین و کۆمەلگاکەماندا سەرڕای ئەوەی ڕۆژێکی بۆ تەرخان کراوە و ئەو ڕۆژەش ڕۆژی یەکی نیسانە و بە درۆی نیسان ناوی دەرکردووە. لەو ڕۆژەدا قسەکەرێک درۆ دەکات ئەوەش یان کەسی قسە بۆ کرد تووشی حاڵەت و فشارێکی بەرزی دەرونی دەبێت یاخود درۆکە مژدێکی سەختەیە و بە درۆکە خۆشحاڵ دەبێت. مێژووی درۆی نیسان دەگەڕێتەوە بۆ 455 ساڵ بەر لە ئێستا و بۆ ساڵی 1564. هەندێکی تر لە خەڵکی مێژووی درۆی نیسان دەگەڕنەوە بۆ ساڵی 1990 کە لە رووسیا سەری هەڵداوە. بەشێک لە میدیا کاریگەر و بەناوبانگەکانی جیهانیش هاوشێوەی BBC دەبنە بڵاوکەرەوە و گەشە پێدەری درۆی نیسان. بۆ نمونە هەمان کەناڵی ناوهێنرا و ساڵی 1988 هەواڵێکی بڵاو کردەوە کە ئەمڕۆ بەهۆی کشانێکێک لە گەلە ئەستێرەکانەوە هێزی کێشکردنی زەوی کەم دەکات و هەر کەسێکیش لەو کاتەدا خۆی بەرەو ئاسمان بەرز بکاتەوە ئەوە دەتوانێت بفڕێ و ماوەیەک لە بۆشایی هەوا و ئاسماندا بمێنێتەوە. بۆیە خەڵکێکی زۆر بەو شێوەیان کرد و پاشتریش کەناڵەکە ڕایگەیاند کە هەواڵەکە هیچ بنەمایەکی ڕاستیتیان نەبوو و درۆیەک بووە بۆ درۆی نووسان و دڵخۆشکردنی بینەرەکانی بووە. ئەم نەریتە تێکەڵ بە کۆمەلگای کوردیش بووە لەم ڕۆژەدا هاوشێوەی کۆمەلگاکانی تر. بەڵێ لە وەڵامی پرسیاری کابرایەکدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژە بەوە دەکات ڕێی تێدەچێ مرۆڤ یا مرۆی موسڵمان دەستی بچێتە دزیکردن یا پەیوەندیەکی ناشەرعی ئەنجام بدا یا مەینۆشی ئەنجام بدا بەڵام هیچ کاتێ ڕێی تێناچێ و نەگونجاوە و پەسەند نییە کە مرۆڤ درۆ بکات چونکە درۆ دایکی هەموو تاوانەکانە. حەمدی شاعیریش بە ڕەحمەت بێ سەدەیەک بەر لە ئێستا دەفەرمێ من درۆم دیوە لە ناو باخی عالەمە سەوزیش بووە سووکی و ڕسواییە وەختێ کە دەردەکا خونچە و چرۆ. بۆ مەبەستە قسەکردن لەسەر کاریگەری درۆ لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیەوە و هۆکارەکانی پەنابردنی خەڵک بۆ درۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی پسپۆڕ و شارەزایی بواری دەرونیمان کردو. دکتۆر گیان زۆر بەخێر بێ و بەڕاستی یەکەم هەڵقەی بەرنامەی پەیامی ڕۆژت گەورە و ئاوەدان و دەوڵەمەند کرد و زۆر سپاس دەکەین و بەخێر بێ بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ. دکتۆر سەرەتا بالەوە بپرسین هۆکار چییە کە مرۆڤ پەنا بۆ درۆکردن دەبا ئەو شتە چییە کەوا لە مرۆڤەکە بە درۆ کار و کردەوە و
ئیش و کارەکانی ڕۆژانەی بە ئەنجام بگەێنێ. طبعا جەناب دەزانی ئێمە مرۆڤ نەفریشتین و نەشەیتانی لە نێوان هەردووچیان نین. یعنی مرۆڤ کە ئێتەم دنیایەوە وەکو سروشت ئەوەی زاناکان و ئاین و پەیام ئاسمانیەکان پێمانەڵێت تۆوی خێر و شەڕ لە ناخیا هەیە. بێگومان دەکرێت ئەو ژینگەی کە تایایی بەرەو خێرە بەرێ دەکرێت بەرەو شەڕیشە بەرێ. یعنی مانایەوە ئیسیعدادێ ئامادە باشیەکەیە. یعنی جەنابە باسی درۆکەی ئەی بۆ خەڵکە کوژن، بۆ خۆیانە کوژن، بۆ تاوانەکەن، بۆ زینا ئەکەن، بۆ لە جگەرەکە نووسراوە لە سەرم پاکەتە تووشی سەرەتانن دەکا هەزاران کەس بە شێرپەنجەی با بڵێن سیەکان ئەمرێ هۆی جگەرەی و خەڵکیشە جگەرا کێشێ ئالوودەبوون بە مادە هۆزوەرەکان کەواتە ئەمە ئینسانە بیرکردنەوەی ئینسانەکە و ژینگەکەی تیاژی و ئیرادەی ئینسانەکەیە. وەکو لە پێشێکیا بەڕستان دێکتان شاپیا کامە ڕۆژێکی جیهانیە نەخێرەمە ڕۆژی جیهانی نییە. ڕۆژی جیهانی ئەوەیە کە نەتەوە یەکگرتووەکان لەسەر ئاستی هەموو جیهان دەوڵەتەکان کۆبنەوە بەڵێن بەیانی کە ئێستا 2/4 نەتەوە یەکگرتووەکان لەسەر ڕێکەوتو ئەمە ڕۆژی جیهانی مناڵی ئۆتیزمە. ئەمە ڕۆژی جیهانیە. ڕۆژێکەیە بۆ ڕێکەوتن ناوی مافەکانی مناڵ، ڕۆژێکەیە بۆ ژنان، ڕۆژێکەیە بۆرم بۆ دایک، ئەمانە ڕۆژی جیهانین. بەڵام ئەمە خویەکە تەقلیدێکە وەکو لە سەرەتا باستان کرد هەندێکگەڵی لە ئەوروپا و هەندێکگەڵی لە هندەوەیە تا ئێستا سەرچاوەکەی یەکلان نەبووتەوە ئینشەڵە پاپای فلان بۆ ساڵی میلادی خۆی کردوێتی بە ساڵێکی دیاریکراو ئەمانە هەمووی بۆ چوونە. بەڵام ئێمە بابینە سەر ئەوە هەر شتێک لە چوار دەورمان بێ خۆ عەقڵی یاوی نەتێت. ئەگەر باشە بابیکەین یعنی بینە سەر درۆ با بڵین مەسەلەن جەنابێ دوێنێ بە من وتم ئەمەسا بەیانی سەعات لای ئێمە بۆنێ منی جوتم باشە و بە درۆم لەگەڵ کردی یان زەهاتم تۆ ئیشەکە و سەرکەوتووە بێ من متمانە ممێنێ کەواتە درۆ خۆ هەر ئەوە نییە تۆ درۆکە ئەکەی یەکێک چاواشاکە ئیچە لە خەڵەتێنی بەڵکو ئەبێ بۆ پینەکردنی ئەم درۆیە دەیان درۆی ترکەی ئەبێ دەیان درۆی ترکەی. مەسەلەن بۆ نمونە من ئێستا لای جەنابتانم سڵتەیەکە پرسیارم کار لە کۆ بۆی وتم لە هەولێر بووم باشە هەولێر و ئاو هەواکەی چۆن بووی خۆ من لەوێنم بێ درۆی شتیشکەم ئەی باشە لە سەیتەرەکەت یعنی ئەبێ هەر درۆ بکەم چکە لەوێ نەبوو. خۆی درۆ چییە؟ قسەیەکە لەگەڵ واقع نەگونجە. ئێستا ئێمە سێ کەسین دوو پێشکەشکار و من میوانێکم ئەبێ بڵم چوارە کەوتم چوارە ئەما چێتە درۆوە لەبەروی لەگەڵ واقع ناگونجە. اینجا لەبەرەوە زۆر کێشەی کۆمەڵایەتی دروست کردە بڵێ یەکێ لەو خاتونانی کە چاوپێکەوتنتان لەگەڵاکردوتی بۆ پێکەنین و قسەی خۆشە بۆ خۆشی نییە دەیان جار خەڵک تووشی سەدمە بۆ بەهۆیم درۆیەوە. یعنی ئەگەر درۆکە شتێکی بەسیط بێ کاکە وەڵاهی بۆ نمونە ئێستا بوومە لەرزەیەکە بێ خۆ ئەگەرمە تۆ وەکو شتێکی ئاسایی لە هی وای تووشی سەدما بێ کە بڵێ بوومە لەرزە تۆقێت. بۆ نمونە حاڵەتە بۆ ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڕۆ لە فەیسبوک بڵاو کراوەتەوە مەسەلەن کوڕێک بووە بە دەستگیرانەکەی وتۆ وەڵاهی من لەوانەیەمە ئاخر ڕۆژم بێ لەگەڵ تۆوە بۆ وەڵی لەبەرەوەی تووشی نەخۆشیەکی بڵێن وەکو سەرەتان بووم نازان چی و حاڵ درۆ نەزان ئەوی گریاو لەگەڵیا یعنی ژنەکەی تووشی سەدمەیە بۆ تووشی کە ئابەیە بووە بەپەلە بوراوە تۆ بردوانە یان دوای وتت با وەڵا بە سوحبەتم نازان چیوە تۆ بە سوحبەتێ بە بەڵام بەرامبەرەکە بە سوحبەتی نیە. دوای ئەوەی سا لە زۆر وڵاتانی دنیا ئەوەی ئەو ڕۆژە کە خەڵک بڕوا ئەکا هەڵیانە خەڵەتیان پێڵن قوربانیەکانی یەکی نیسان. من بم یعنی من ڕێی خۆمەڵێم ئەبێ ئەم ڕۆژەیەکی چوارکەی بە ڕۆژی ڕازگۆیی لەبەر ئێوە ساڵ 12 مان کەمیا زۆر درۆکەین ڕۆژانە درۆ هەیە. دکتۆرکەواتە درۆی نیسان لەگەڵ درۆکانی تردا چ جیاوازیەکیە لەگەڵ ئەمە یەکێکە لە درۆکان تەمەن درۆ زۆر جۆری هەیە درۆیەکمانی درۆی لاساییکردنەوەیە. مەسەلەن من باوکێکم وعد بە مناڵەکەم ئێم درۆیەکی لەگەڵاکەم ئەمەگە وعدی پێ مناڵەکەسم فێری درۆ بێ. مەسەلەن دراوسێکەم یا لە پلایسێ دەڕنەفیزێکم بەرێ هەمە بەڵام ئەمەنگە یاومە بە خەڵک هێنیان هێناوەتەوە درۆیەکی سپیەکە مەڵێ نیمانە لەوانەیە مناڵەکە مەزانێ ئەگەر نەڵێ بچم باوکە لە کاوانتەرەکە دەری بێنم بۆی بێنم تەریقم کاتەوە ئەوی سبێنی میوانی بڵێ نیمانە ئەم درۆیە مانەوە درۆی لاساییکردنەوە درۆی لاساییکردنەوە نیسانیشی چێکە لە درۆکانی لاساییکردنەوە خەڵک لاسایی یەکتریە کاتەوە ئەو ێڵی بامیش بۆ بکەم ئەو بکەم کامە کێشەی زۆر درۆی یەکترمانێ پێڵن درۆی خۆپاراستن. یعنی ئەگەر مناڵی بزانێت ڕاستیەکان بڵێت تەلەبەیەکە لە امتحان دەرنەچۆ بزانێت ڕاستیەکان بڵێت دایک و باوکی لێیە یا مەسەن لە شوێنێک بۆ بزانێت لەوێ بۆ لێیە دایک و باوکەکە ئەمەندە پەروەردەی نین بڵێ بابە لە کوێ بێ ڕاستم پێ بڵێ بەخوا لێن نایم بەڵام بۆی جارێکەمە دووبارە نەبێتەوە سێقە متمانە دروستکەین بەڵام ناچار کازانی یەکسەر تێستەوێنێت درۆیەکە پێ بە دروی خۆپاراستنە خۆی پارێزە لە لێدان. درۆی یەکترمانی درۆی خەیاڵاویە مناڵی 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ ئەمانە لە تەمەنیەکان نازانن واقع و خەیاڵ لێک جاکەنەوە. یعنی مەسەن تەمەنا کە بچێ بۆ
پارکێک حەزەکە جلێکی جوانی لەبەرا بۆی نەکڕاوە ئەچێتە مناڵەکە وەزای دایکم جلێکی جوانی بۆ کڕیتم ئەزانی چوون بۆ ئەوێ ئەمە خەیاڵە حەزە بەڵام نازانێت لەگەڵ واقعەوە زانی تر ئەیڵێت ئەمە دروی با بڵێن خەیاڵیە چەندها دروی تۆڵەسەندنەوەمان هەیە مثلا لە مەکتب مناڵی لە مناڵێکە پێی ناوێت درۆیشی بۆ هەڵە بەسێ یا خوشکێ بۆ برایکی هەڵە بەسێ بۆی دایک و باوکی لی با تۆڵی دەکاتەوە دروی نیسانێکی چێکە لەو درۆیانە بەحساب بۆ پێکەنین و خۆشیە بەڵام هیچ درۆیەک بەرەنجامی باشی نییە لەبەرەوەی درۆ بە هەمومان درۆ بکەین سێقەومتمانە نامێنە لە لایەکتری شەوانی هەندێک کەسێ بڕوا ئەکات دوایی کە بڕوای کرد و وتە گاڵتەی هەست بە کەمیە کاڵە من هەڵخەڵەتاوم وەنیە یا لەوانە قەشمەلی پێەکەن پێی پێەکەنن هەندێکی ترێویش لاسایی کاتەوە بە خەڵکی تریاڵێ حتا نوکتە بەرە لەلایەنی دەرونیەوە بەری نییە هەر کەسێ نوکتەیەکەکە بۆ خۆشیش بێ مەبەستێکی شاراوی هەیە یا بۆیە گاڵتە بوو نەتەوەی بکە گاڵتە بەو شارە بکە گاڵتە بۆ کسە بکە بەو دیانەتە بکات یا ئەوەی پێ ڕابێت یا بۆشی یا تا دوای هەندێک جار خەڵک شانازیی پێوە کاڵێ ئەوەمان کرد و ئەوەمان کرد لەبەرەوە وەکو ئینسان درۆکردن هیچ نەتیجەیەکی نیە ئێخۆ زۆر شتی ترمانێت توانین بۆ تەرفی و بۆ خۆش چەنەها شتی کۆمیدیمانێت توانینەوە بیکەین ئەگەر مەسەلە پێکەنین بێ چەنەها شتی ترمان هەیە بۆ ئێمە پەنا بۆ شتێک بنین کە خۆی خوارە ینی خوارە خوار دکتۆر ئێمە کۆمەڵگەیەکین پابندین بە بەها ئاینی و ئەخلاقیەکانی کۆمەڵگەی خۆمانەوە چی بکەین درۆی نیسان کاتێکە داکەوتە و وەکۆڵێ بەرهەمی بەشێ لە کۆمەڵگە ئەوروپیان بۆونە پابند نەبووەکان بە ئاین چی بکرێت لە کۆمەڵگەی کوردەواریان نەبێتە کەلتور و خەڵک ساڵانە یادی بکاتەوە یا کاری پێ بکەن چۆن قوربان خۆ ئەوروپاش ئەگەر مسلمانیشی تیان نەبێت خۆوانیش باوەڕدارن مەسیحەیەکە لەوانی لە من و تۆ دڵسۆزتر بێ بۆ ئاینەکەی خۆی یەهودیەکە حتا ئێزیدیەکە کاکەیەکە هندۆسێکە ینی کۆمەڵی جانبی ڕۆحی قیەمی هەیە بەڵام یەکەم ئەوەی قوربانیەکە لە دەسەڵاتیان نییە من ئێساسمە دەرەوانی شتێکم پێڵێن ئەوەیە من ناچارم بڕوا بکەم نازانم لەوانی بیرم نییە ئەمڕۆیشی نیسانە خۆئینسان ئەوگە مەزغوڵە کاکە بیری نییە خۆ تۆ لەو کاتیا بڵێ بخوامە لەوانەیەکی نیسان بێ کەواتە ئەبی بە قوربانی بەڵام ئەبێ ئەو کەسەی وا بە منەڵێ پێش ئەوە بیر بکاتەوانێ ئەگەر شتێکی بەسیط بێ قەی ناکە شتێکی ئاسایی بێ وەکو شتێکی خۆش بەڵام جاری وا هەیە ئەمەندە بیری لێ کاتە ئەوەندە خەفەتی لێ خۆ ئەوەندەی هێنەوە یان ئەڕوا ئەچی ئەماکە دوای هەستەکە هەڵخەڵەتێنراوە ینی هەست بە کەمیەکە ئەگەر عیلاقەکە خۆش و برادەرێتی نەبێت لەوانی شەڕی لەگەڵاکە لەوانە قسەی اینجا لەبەرەوە ئێمە با خۆمان واوکو تاگ ڕابێنین کە ئازانی شتێ خراپە بۆ بیکەین ئامانجەکە ئەگەر پێکەنین بێ و قسەی خۆش بێ سەدان شتیتر هەیە بێتە مای پێکەنین و قسەی خۆش بۆ من درۆی لەگەڵا بکەم بۆ من هەڵی خەڵەتێنم بۆ من فێڵی لە لەوانش ئێمە ڕۆژێ لە ڕۆژان لەمەمان کردوێ بەس هەستمان کردووە دوای بینمان لێ کردوەوە شتێکی باش نیە واسی لێ بێنین بە ئەکەوێتەوە سەر ئێمە خۆ زۆر جار با بە هەڵەیان نەچین کە ئەمە مادام لە ڕۆژ ئاوا بوو ڕۆژ ئاوەشتی جوانی هەیە قوربان ئینسانن حەزارەت ئینسانیان هەیە بەس با ئێمە بین شتە جوانەکانیان وەرگریشتی زۆر جوانیان هەیە با تەکنۆلۆژیەکەیان وەرگیت با عیلمەکەیان وەرگریت کۆمەڵی قیمی جوان هەیە لەوێش با ئیمانی بە ئیسلام نەبێ بەڵام ئیمانی بە کۆمەڵی قیمی جوان هەیە قیمی ئینسانی پێڵێن هەموو مرۆڤەکان مشتەرەکن ناو بەشن لەبینیانە کەواتە با ئێمە وەکو ئینسان خۆ عەقڵی یاوینەتێ کەسێکی بوونەوەرێکین ئەتوانین ڕاست و چەپی خۆمان بزانین ئەتوانین هەڵە لە ڕاستیا بکەینەوە با خۆمان وا مناڵەکانمان پەروەرد دەکەین کەسانی چواردۆرمان پەروەرد دەکەین تا بتوانین دەشتە خراپەکان دوورکەوینەوە هەر ئەومان پێکرێ بۆ ئەوەی نەبین بە قودۆ نمونەیەکی ناشرین بۆ خوار خۆمان زۆر باشە دکتۆر زۆر جار کەسی درۆزن پێداگری و ئیلحاحی کەسی بەرامبەر وای لە دەکات درۆکە تۆ دەچیتە بەردەرگای ماڵی ئەگەر بڵێ وڵا ئێستا کاتمان نیە یا شەڕ و ئاژاوەیەکمانەیە یا میوانی ترمانەیە لەوەشە تۆ عادز بی یان بۆونە ئەگەر منداڵێ بە باوکودایکی بڵێ من کەوتوم لە مەکتەبە لێ ئەدەن یان بۆونە ئەوەی شکاندووە مەبەستمەوەیە زۆر جار ئێمە کە درۆزن نین بەڵام پێداگری و سووربوونی ئێمە ئیلحاحی ئێمە یان بۆون لێ پێچینەوەی ئێمە بەرامبەر وا لێ دەکا بەرامبەرمان لە کەسێکی ڕازگۆ بێتە کەسێکی درۆزن ئەمە چۆن چارەسەر بکەین یا ئەمە چ کاریگەریەکی لەوەی کە ئێمە ڕۆڵمان هەبوو لە بەدرۆزن پێگەیاندن و ناساندنی کەسی بەرامبەر ئەوەیە یەکەم شت دەبێت شێوازی پەروەردەیەکی دروست بەکاربێنین یان ئێمە مناڵەکانمان ڕابێنین کچەکانمان کوڕەکانمان هاوسەرەکانمان خوشکبراکانمان کە ڕاستیەکانمان پێ بڵێ وعد بێ هیچ ئازارێکن ناین بەس با بزانین چی بوو دەرنەچووی وەرەوە پێم بڵێ وەڵە لەم سێ دەرسیا دەرنەچووم بۆ ئەوەی بزانین بۆ دەرنەچووی خەلەل لە تۆیە لە ماڵەکەیە لە ئێمە لە مامۆستایە لە چییە لە چیە بۆی هەوڵ بین ئیشەڵڵا چاکیکەین بەڵام ئەگەر بزانێ لێیان نەخوا و تون دەبێ و هەندێک دایک و باوکێ بۆ زۆر جار هەر لە ڕاگەیانەکانە نیان تۆ زەلامی شۆ خۆی کشتۆ لە بەرەوەی دایکی دوێتی ئەگەر باوکی وتوێتی وەڵڵاهی دەرەجەیەکی باش نێنی واولیەکەم ترساوە تۆقیوە لەوانەیە کارەساتی بەسەر خۆی هێناوە ماڵەوەی بەجێهێشتووە کەوتۆتە شوێنێکی خراپ
کەواتە ئێمە وەکو دایک و باوک ئەبێ ئەوەندە شارەزاییمان هەبێ کە زەخت و فشار نەخینە سەر مناڵەکانمە بچێنێت توێ مناڵ لە مەکتەب دەرناچێت بەخواب تێ جاری وا تەخیرە بێ ئەچێ غەڵەتە کات بەشەرە بەڵام نابێ غەڵەت بە توندوتیجی چارەسەرکەین چکە نەتیجەکەی درۆکردنە ئەو درۆی خۆپاراستنێت بەڵام ئەگەر ئێمە متمانە و سقا هەبوو لەگەڵ مناڵەکانمانەوە ئەگەر ڕاستیەکانی وت لێی خۆش بوون و بەڵام وتمان جارێکە نابێت دووبارێکی ڕێنماییکە مناڵەکە پەنا نابە بۆ درۆ چونکە ئەزانی لیان ناخۆ سوکایەتی پێ ناکرێت جەلەبەرەوە ئەمە ئێمە وەکو دایک و باوک قودوە بێت هەندێک شتی شەیە قوربان با ئێمە بزانین درۆ کەس نییە لە دنیاە بڵێ لە هەموو ژیانی ڕازگۆ بۆ من باسی ئینسانی استثنایی پێغەمبەرەکان ناکەم وەکو بەشەر نییە لەبەرچی لەبەرەوەی ئێمە لە بارودۆخێک ئاژین هەندێک جار زروفێکەکەویتە ناوی ئەوانەیە لە تۆ بەقووەترە اینجا ناچاری درۆیەکی مەسلحات درۆی سپی ناوەی بیکەی بۆ نمونە جەنابەگەر لە زمانی حکومەتی بەعسابێ دوو پێشمەرگە دوو فیرار ڕایان کردو چوونەتە مزگەوتێکە و چوونەتە ماڵەکەەوە تۆ بینیوتە مەسەڵەن قوات خاسە ملازم محسینی جاران یە ئەڵێ کاکە دوو کەسە نەبینی لێ ڕاکەی معقولە تۆ بڵێ ئەوەتە لەو ماڵەیە دوو کەسکەی بە قوربانی لەبەرەوەی تۆ ڕازگۆی ناچار لێرە درۆیەکەکەی درۆکە مەسلحەتێکی تایە ژیانی دوو کەسە پارێزی لێرە تۆ ناچیتە خانەی ئەوەی درۆزن بی بەڵام ئەگەر بێت و بەردەوام درۆ بکەیت زۆربەی کات درۆ بکەیت ئەو کەسە بە ماڵێن درۆزن بەڵام ئەگەر یەکێ لە ڕۆژی بێکی نیسانە شتێکی واکە ئەمە ناڵین درۆزنە بەڵام نەتیجەی باش نابێ مەفروزە ئێمە لەو شتانە دوورکەوینەوە کە دەرئەنجامەکەی باش نابێ کە یەکێک دڵی نێم عاجز بێ کە هەستی یەکێ بدی ناکەم کە شەڕ و ئاژاوە لە بینی دوانە دروستکەم کە کێشە یعنی وایە لە فلان کەس وای پێوتی فلان کەس وای پێوتی لەوانەیە کەسەکە بڕۆگە تەلەفۆن کە مەجالی تۆ نەیە بڵێ درۆیە جنێویش پێ باش شتێکی با زۆر جار شتی وا بووە کەواتە لەم حاڵەتەیە بێت چی بکرێت گەر شتێکی ئاوا ڕووبات وەڵای اینجا تۆ ساڵی مەسەڵەن برادێکی لەگەڵ فلان کەس وای تۆ جوانی لەو کاتەیە هەتا تۆ توی بزانی چەند تێگەچێت لەوانی 1000 جنێو با لەو کاتەیە ئەمە ئێساش دواییش کاڵی درۆیە مووقفی محیجە بێ باشە بۆ ئەولێکردم جنێوانە بم تۆ ئەولێکردم جنێوانە بۆ ڕاستەخۆ پێی بڵێتەوە بۆی فێر نەبیانیان تۆ بە هیچ چێگەڵی مەسەلەن ئەڵێ وەڵاهی حاڵەتی وا بۆ تەلەفۆنیان بۆ ژنێ کردووە تۆ ڕەفیقێکی دەستە خوشکێکی ئەزانی مێردەکە و ژنیە ناوە لەگەڵ ژنێکا بینیم ئی باشە تۆ تەلەفۆنی لەگەڵی خۆ نازای چێڵێ لەویا شتێکی پیانی و نایە بە عەرزەکەیە لەم خۆ تۆ بەس بە تەلەفۆنە خۆ ڕەسمەکەی نابینی چێڵی کێشەی گەورە دوور نا چێڵە داخی دوو خۆی بە مناڵەکە ناڕێژە چێڵە ماڵەکە بەجێ ناڵی مۆبایلەکە بەسەر داخاتەوە چوو زانی هەیە بڕواکە بە قسەیەک زۆر جار قەتڵ و کوشتنوشە لە قسەیەکەوە دروست بە خۆ ڕاستە تەنها خۆی هەموو کێشە گەورەکان زۆر جار لە شتی بچووکەوە دروستە بێت اینجا لەبەرەوە مادام ئەمە هەیە یعنی با پەنای بۆ نەبێت پەناشمان بۆ بێت باشتێکی بەسیط و سادە بێت مەسەلەن تای سیارەکە و پەنچەر بووە شتێکی لەم بابەتانە گەر بێ بە خۆشیش بێ باشترە لەوانەی زۆری نەبێ بەس تۆ بڵێ ئەوە بۆ شتێ ئینسانی لاقی بە دینیەوە بە کەرامەتیەوە بە ئەخلاقیەوە بە شەرەفیەوە بێ بە ژیانیەوە بە هاوسەرگیریەوە یعنی لەوانەیە ئەنواع خەڵکی کاکەی وایە بە بچووکترین شت انفعالەکە و عەسەبیە بە شەخسیەتی کەسەکە وایە وایە کاک دکتۆر بینەوە سەر بابەتە سەرەکە کە درۆی نیسانە باز لە درۆی نیسانێک بەحەم درۆی نیسان چ بۆ خۆشی بێت چ بۆ ترساندنی بەرامبەرەکەت بێت چۆن کەلتور دەوڵەمەند دەکات یاخود بە پێچەوانەوە کە زەرەر بە کۆمەلگا و بە کولتوری ژەگەیەنێت قوربانجان ئێمە منەڵێم ڕۆژانە لە تەلەڤیزیۆنەکان درۆ ئەکرێت ڕۆژانە لە ناو ماڵەکانمانە من پێشیەوە ئیتر درۆی سپی بێ درۆی مەسلحەت بێ درۆ ئەەکەین لە شوێنە گشتەکانە درۆ ئەەکەین لە کاتی کڕین و فرۆشنا درۆ ئەەکەین لەوانەیە هەر یەکە و پاساوی خۆی هەیە ئەماکە بەڵام نەتیجەکەی چییە بێ نەهێشتنی متمانەیە دروستکردنی کێشەیە ئەبێت تۆ سوتفام کەسە پرسیارە لێکات بۆ شتێکی تر تەمەنەمە خۆی درۆیە یە خۆ تۆ ناڵی وڵات درۆیە یەکسەر شتی تر ئەبێ بڵێ ئێم شتە بێ دروستیکە یان درۆی تریش دروستەکەی کە طبیعەتی بەشەری جوایە هەر کەسێ هەر شتێ هەر ڕفتارێ باش بێ یا خراپێ زۆر دووبارەی کەرەوە ئەبێ بەخوو لە لای ئینسان وەکو چۆنەمە بۆ بەخوو کەواتە وەکو وتم مەفروزە ئێمە ڕۆژێ دابنێ خۆی ئەم شتانە کابێ بۆ ئەوەیە مەسەلەن کە بەیانی مناڵانی ئۆتیزمە ینی لە ژیانە کەم تەرخەمی زۆر بەرامبەریان کراوە پێداویستەکانی بۆ دابین نەکراوە بۆی ڕۆژێکی وا پلان دابنیت و بۆ ئەوەی بیر لە مستەقبەلیان بکەیت توانی پرۆژە دابنیت بەڵام تۆ ڕۆژێکە ناوناوە ڕۆژی درۆ چی ئەەکەی پلانی چی دانی بۆ درۆ ئەوە لە یابان مەسەلەن بۆ نمونە جاری واه بۆ 2 ساڵ 3 ساڵ 10 ساڵ لەحزەیە کارەبان نەبراوە هاتون دووسێت شرکە لە ڕۆژێکە کارەباکان بڕۆی بۆی خەڵک هەست بە بێکارەبایی بکە و بزانین نعمەتی کارەبا چیە دووسێت دقە بۆ ئێستی پێ بکەین ئێ باشە ئێمەش ئەگەر بەردەوام ڕازگۆین درۆ ناکەین قەچێکە با ڕۆژێ دابنی بزانین درۆ چیە بۆی قیمەتی ڕازگۆیی بزانین عەکسەکەی ڕۆژانەمووی درۆیە
یعنی ڕۆژێکیدا ناو یامەکەی درۆی چی ینی چه قیمەتێکی زۆر بە کورتی کۆتا پرسیارم دەرەنجام و کاریگەریە خراپەکانی درۆ لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و جەنابتان وەکو شارەزایەکی یا پسپۆڕێکی دەروونناسی و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە کامان ئەو لێکەوتە و دەرەنجام و کاریگەری خراپانی کە درۆ لەسەر تاک لەسەر خێزان لەسەر کۆمەڵگە جێ دەیڵێت. یەکەم ئینسانەکە خۆی لەلایەنی دەرونیەوە بەخۆی کەم درۆیانناکە خۆی مرتاح نییە بەس بە سوعبەتە. دووەم تەوەقوعی ئەوە کە بەرامبەرەکەی گلەی لێ بکات. ئەبێ پێشبینیەوە بکەی عاجز بێت. اینجا بەرامبەرەکە وەکو قوربانیەک لەوانی ڕەشبین بێ ئیتر جارێکە دوو جارێکی ڕازگۆیی پێ بڵین لەوانی بڕوامان پێ نەکات. ینی کەوشتەی لێ بینی بینەوانی دووسێ جاریشتی ڕاستی بڵم بڕوامان پێ نەکات. اینجا شک و گومان دروستەکە. اینجا بێ من وەکو درۆ دووسێ درۆی ترکەم تا پینەی بکەم. اینجا کێشەی وەکوتمە و کێشانی لەکەوێت و کێشەی خێزانی کۆمەڵایەتی چوزانم چی. ئەمانەبی اینجا کە شتێ تۆ بزانێت لە کە پەنجەرێ هەوای لێتە ژوورەوانی دایە خەم. اینجا با ئێمە وەکو ئینسان کێفی خۆیت هەر کەسێکە درۆەکە خۆ من ناتوانم لێمە ناکەم بەڵام ئەڵین درۆ ئەمە نەتیجەکەیەتی بەرامبەرەکە خۆی ئازادە وەکو جگەرە کێشانەکە بەردەوام بێت تا تووشی سەرەتان نەبێت تووشی سەد دەبێت درۆکە ژەکات تا متمانە و سقەی نەمێنێ تا مناڵەکانشی فێری درۆ بن. زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر کەریم شەریف قڕەچتانی مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری دەرونی زۆر سپاس دەکەین و بەرنامەکەت ڕازاندەوە سپاس بۆ پێی و ڕێنمایە جوانەکانت. بینەرانی بەڕێز دەچینە لای پەیاملێرمان چیانوری لە شاری کەرکووکەوە چیا ئەم کاتت باش سڵاو لە جەنابت و هەموو شاری خۆشەویست و دانیشتوانی کەرکووک. سڵاو لە تۆ لە بینەرانی کەناڵی پەیام زۆر سپاس. چیان پێم خۆشە ڕەوشی کەرکووک یان چالاکی و چ مەراسیمێگەیە لە شاری کەرکووک و ئەو شوێنەی جەنابتی لێیە پێم وابێ پێشانگای فۆتۆگرافەری بێم ئەوەی کە کۆڕەوە مەزنەکەی کوردە نازانم جەنابەت پێم خۆشە زانیاریەکان لە دەمی جەنابتەوە ببیستین هەم ئێمە و هەم بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیام. زۆر سپاس سڵاو لە تۆ لە بینەرانی کەناڵی پەیام دیارە ئەمڕۆ هاوکات لەگەڵ ساڵیادی کۆڕەوی جەماوەری خەڵکی کوردستان لە شاری کەرکووک پێشانگایەکی فۆتۆگرافی کراوەتەوە دیارە ئەو فۆتۆانەی کە ئەمڕۆ لە کەرکووک دانراون لە هۆڵی بۆنەکان لە شاری کەرکووک قاعی نەشات مەدرسەی عەفوەن دیارە ئەوەی کە دانراوە باس لە کۆڕەوەکەی ساڵی 91 میلەتی کورد دەکات و سەرجەم و تابلۆیانەی کە دانراون تابلۆی جیاواز و لە گۆشەی جیاوازەوە گیراون لەلایەن فۆتۆگرافەر مەهدی شەفیق دیارە فۆتۆکان باس لە کارەساتەکانی ڕۆژی کۆڕەوە ئەو چەند ڕۆژەی کە کۆڕەو بەسەر میلەتی کووردا لە کەرکووکەوە دەستی پێکرد و لە تاک و سنووری ئێرانی گرتەوە سەرجەم ئەو فۆتۆیانە جیاواز گیراون لەلایەن ئەو فۆتۆگرافەرەوە بۆ زانیاری زیاتر سەبارەت بە وێنەکان و کاتی وێنەگرتنەکان ئێمە دەچینە لای زۆر بەڕێز فۆتۆگرافەر مەهدی شەفیق بۆی خۆی بتوانێت باسی ئەو وێنانە بکە کە ئەمڕۆ بە شێوەی تابلۆ لە قاعی نەشات مەدرسەی لە کەرکووک ئەمڕۆ وەکو پێشانگایەک داینەوە کات مەهدی سڵاوت لەبێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ئەگەر بکرێ پێمان بڵێ ئەم وێنانە بە چ کامێرەی گیراون دیارە وێنەکان لە 91 گیراون بەڵام دیقەی وێنەکان بەرزە یعنی بە چی کامێرەیەک ئەم وێنانات کردووە ئەم کامیرانە بە کامیرەی خۆم نەگیراوە بەداخەوە ئەو کاتە لە وڵاتی ئەمە کامیرەوە جوانمان نەبووکەوە دقەی فول بێ و بەرز بێ هەمووی لەسەر ئەرشیفی ئەوروپایە بەڵام بە ماندووبوونێکی زۆر خۆم دەستم کەوتۆ وێنانە توانیمە کۆی کەمەوە ئێستا نەمایشم کردووە لە 50 تابلۆ لەسەرم پێشانگایە خۆم 3500 وێنەی کۆڕەی 91 هەیە هیوادارم بەرپرسان ئەوانەی دەوڵەمەندن بتوانن بیکەین بە کتێبێ بە مێژوویە بۆ میلەتی کورد مێنێتەوە چونکە من دڵنیام دوای مردنی خۆم هەمووی ئەفەوتێ و بزرە بێ ئێمڕۆکە یادی کۆڕەی 91 ئازاری ساڵی 91 بەڕاستی نەهامەتیەکی گەورە بەسەر میلەتەکەمان هات ئێستا خۆم وێنەکان هەموو کاتێ لە بەچاومە بەڵام گریانم دێ هەمووی ئەبینمەوە چیمان بەسەراتەوە بەڵام ئێمە ئەو ڕۆژانەمان بیرچەوە نەوەی ئیمڕۆکەش ئەم وێنانی نەبینیوە حەزم کرد بیکەمە پێشاوی بینەرانی بەڕێز کە بیبینن بزانن ئەم میلەتە چۆن دەربەدەر بوو چۆن ڕەویان پێکرد لە خاک و نیشتیمانی خۆی چۆن زوڵمی لێکراوە
تەنانەت خاکەکەیشت پێ ڕەوانیە ئەگەر بەڕێز کاکمەهدی بپرسی کە پاڵنەری سەرەکی ئەو کارەی لە چیەوە سەرچاوی گرتووە کاتێک کە خۆی فەرمووی وێنەکان بە کامێرەی خۆم نەگیراون بەڵام بە هەوڵ و ماندووبوونی خۆم لە وڵاتانی ئەوروپی وەرشیفی وڵاتانی دەرودراوسێ کۆی کردوونەتەوە پاڵنەری ئیشەکەی چی بووە و چ شتێک پاڵی پێوەناوە. کاکمەدی یارە هاوکارمە پرسەیە هۆکاری ئەشیفکردنی ئەو وێنانەوە هۆکاری کردنەوەی پێشانگاکە چییە؟ ئایا مەبەستە بە دانانی ئەم وێنانە ئەم تابلۆیانە چی مەسجێک بگەیەنی بنەوەی ئێستا؟ پێشمەرگەیە کە بەبێ نوچە و بەبێ هیچ پاداشتێ سێکی هەڵەگرێتەوە سەر و شاخە پاداشتی چی بوو؟ بۆچی ئەیکرد؟ بۆی نەوەکەی ئەو میلەتەی خۆی نەجاردا لەو زۆر مستەما ئێمە شەبێ وەکو وڵاتانی زیان خاکمانە بێ وڵاتمانە بێ هەتاکەی وامێنین ئەگەر من لای خۆمەوە بتوانم وەکو هونەرێک کار بکەم و یەکێکی تر کار کارکە ئێمە ئەگەین بە ئەنجامی ئینشەڵڵا بەئیزنی خوا نەوەی ئیمڕۆژی وادارم ئەم ڕۆژانە ببینین کە باو باپیریان چیان بەسەراتەوە پێشەوەی ئەوان نیان بینیوە 28 ساڵی خایەنووە بەڕاستی زمانێکی زۆرەوە کۆمەڵی خاوەنی ئەو وێنانەی کە دەرکەوتنیسە لە ژیان نەماون خۆیان چیە ئەگەر کامێرەمانەکەی کەناڵی ئاسمانیدام یارمەتی دەرمان بێ بۆ گواستنەوەی بەشێک وە زوومکردنی بەشێک لە وێنەکان و ئەگەر کاک مەهدیش ڕاوە و شرۆڤەیەک بۆ وێنەکان بکە لە ژیان نابوونا ئاگادارنەوە بەس نەوەی نوێ نازانن ئەگەر بکرێت لە چەند شوێنێکی تری شەڵا نەمایشەکەم لە شاری کەرکووک ئەگەر بکرێت بۆ دەرەوەی کەرکووک بیبم زۆر حەزەکەم بیبم بە ناوچەی دووەک و زاخۆ چونکە ئەم خەڵکەی لێرەن لە ناو وێنەکانە هەمووی زیاتر تابیر لەو ناوچەیە ئەکە بەڕاستی. سپاس کاکمەدی سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس. دیارە ئەوە قسەکانی فۆتۆگرافەر مەهدی شەفیق بوو کە ئەو تابلۆیانەی ئەمڕۆ لە شاری کەرکووک هەڵواسی. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو شەیداوە ئاماژەمان پێکرد ئەمڕۆ 1 نیسان ڕۆژی درۆ دەچینە لای جەلال جەباری لە چەمچەماڵەوە پەیامنێرمان جەلال جەباری ئەم کاتت باش سڵاوی خوای گەورەت لێبێ کاک جەلال. سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. لە چەمچەماڵ چی دەگوزارێت چی هەیەکەوە بیگوازیتەوە بۆ بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ بەڵێ کاک ڕیاز دووبارە سڵاوتان لێبێ دیارە ئەمڕۆ 1/4/2019 8 ساڵتەیە پەڕێ بەسەر دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵە دیارە لە ئێستایان ڕادیۆکە مەراسیمێکیان ڕێخستووە و پێشوازی لە میوانان و لە پێشەشکارانی بەرنامە خۆبەخشەکان دەکەن وەک ئاماژەم پێکرد ئەمڕۆ 8 ساڵ بەسەر دامەزرانی ڕادیۆکەیەتی ئەپەڕێ لە ئێستایان ڕادیۆکە خاوەنی کۆمەڵێک بەرنامەی خۆیەتی و خاوەنی ئەتوانین بڵێن زیاتر لە 25 پێشکەشکار کە خۆبەخشانە لەم ڕادیۆیا کار دەکەن و 2 کارمەندی پەخش من بۆ زانیاری زیاتر لەسەرەوەی کە ئایا لە ئێستایان ڕادیۆکە چەند بەرنامەی هەیە و کۆی کارمەندەکانی چەندن و چەند کارمەندیان خۆبەخشە و پلان و بەرنامەیان بۆ ساڵی نوێ و ساڵی ئایندەیان چیە بەڕێز مامۆستا ئازاد ڕەسوول بەڕێوەبەری دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵەوە ڕێگرم مامۆستایان سڵاوت لێبێ سوپاس بۆ ئامادەبوونت ئەگەر بکرێ لە ئێستا باسیەوەم بۆ بکەی دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵ خاوەنی چەند بەرنامەیە و پلان و بڵین کاری نوێتان بۆ ساڵی داهاتووی کارکردتان چیە؟ بەڵێ بەنای خۆی گەورە و میهرەبان دەستخۆش مامۆستاگیان بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە و لەگەڵەوەی کە خۆمان پیرۆزبایی لە 8 ساڵ ڕۆژی دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵ لە بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویست دەکەین و پیرۆزباییش لە کەناڵی ئاسمانی پەیام دەکەین بۆ دەستپێکردنی ئەم بەرنامە جوانە کە دەستیان پێکردووە لە هەردوو پێشکەشکار ومێدەوارین ئەوانش بتوانن کەوا تێکڕای چالاکیەکانی شارەکان بگوازنەوە بۆ خەڵکی کوردستان دەستخۆشیان لێکین لێرەوە. طبعا دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵ ئەتوانین بڵین چەندین بەرنامەی جۆرا و جۆری هەیە لێرەوە و لەگەڵ ئەوەیشدا ئێمە 2 کارمەندمان هەیە لە ستۆدیۆ و 2 کارمەندەکەش ئەتوان بڵێن بە کولفەیەکی کەم ئەم خزمەتیان دەست پێ کردووە لێرە و دەستخۆشیان لێکەین هەم کاگەر سەران و هەم کاک دڵشاد و لەگەڵ ئەوەیشدا ئێمە 25 لە خوشکان و برایان کە لەم ڕادیۆیە بە شێوازێکی خۆبەخشی وەکو پێشکەشکار خزمەتەکەن بەبێ بەرامبەر
و لێرەوە دەستخۆشیشان لەکەین ئومێدەوارین بەردەوام بن لەم خزمەتە جوانی کە دەستیان پێکردووە کە لە سنووری پارێزگای سلێمانیە دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵ ئەتوانین بڵین پەخشەکەی زۆربەی سنووری پارێزگای سلێمانی دەگرێتەوە. مامۆستا پەخشی ئێوە ئەوەی کە بڵین خۆتان لێکتان داوتەوە لە چۆ تا چۆ ئەڕوات. پەخشی ئێمە ئێستا کە حالیان ئەتوانین بڵێن هەتاکو ناو شاری سلێمانی دەڕوات و لە بەری ڕۆژئاواشەوە ئەتوانین بڵین تاکو نزیکی کۆیە دەڕوا بە هەمان شێوە لەم لاشێەوە بە نزیکی سنگاو تاکو سنگاو دەچێ و لەسەر شەوە ناگاتە قەرەنجیر بە حکمی بەرزایەکانی بانی مەقان کە ڕێگری لە پەخشەکە دەکات و ئومێدەوارشین بتوانین پەخشەکە فراوانتر بێ و مەودای ڕۆشتنی پەخشەکەمان زیاتر بێ بۆی خەڵکێکی زۆرتر سوودمەند بێ لە بەرنامەکانمان. پلان و بەرنامەی نوێتان بۆ ساڵی نوێمی کارکردنتان چییە؟ پلانی رادیۆ لەم ساڵدا جارێ بە حکمی نزیک دەبینەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆز لە ئێستاوە خۆ ئامادەکاریەکەین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز و لە ڕووی بەرنامەشەوە لە دوای 1/4 کە 1/4 ساڵ ڕۆژی دەنگی کۆمەڵ رادیۆی چەمچەماڵە و هەوڵە دەین لە دوای 1/4ەوە کۆمەڵێک بەرنامەی نوێ لە بەرنامەی وەرزشی بۆ بەرنامەی ئەدەبی شعری و چەندین بەرنامەی تر فراوانی دەکەین و دەوڵەمەندتری دەکەین و ئومێدەوارین بتوانین کۆمەڵێک بەرنامەی تریش کە مەیدانین ئیشی لەسەرکەین و جەناب شدەوە سوپاس بۆخواکەوەی وعدێکت داوە بۆیە لێرە شەوێڵین بۆی کەوا بەرنمەیەکت هەبێت لە بتانی هەواڵەکانی سنووری قەزای چەمچەماڵ بە شێوازیەک بە دەنگ و ڕنگ لە رادیۆ بگەین بە بینەران و بیسەران ئەوە شێکی کێ لە بەرنامە نوێیەکان ئومێدەوار ئینشاڵڵا خەڵکێکی زۆر ئیسفادەی لێ بکە و هەر بەرنمەیەکی تر کە لێرەوە کە ئێمە هەر خوشکێک هەر برایەک لە سنووری قەزای چەمچەماڵ حەز و خولیای ئەوەی هەیە کەوا بەرنامە پێشکەشکە یاخود بێ بەرنمێکی نوێی هەبێ ئێمە لە دوای تاوتوێکردن و هەڵسەنگاندن لە خزمەتیا دەبین بۆ بەرەو پێشچوون و لەگەڵ ئەوەیشدا لە سەروی ئەمەشەوە ئێمە ڕۆژی چوارشەم کۆنسرتێکی هونەریمان هەیە بۆ هەرێک لە هونەرمەندان هەیە من پێنجوێنی عیماد ڕەزا محەممەد ئیسلام و چەندین هونەرمەندی قەزای چەمچەماڵ ئەویش وەکو پاداشتێک ئەگەر چی ئەمە هیچ نییە بۆ پێشکەشکارە خۆشەویستەکانمان ئەمانەوێت لە کۆنسرتێکی ئاوهایە بۆ قەزای چەمچەماڵ لە هۆڵی شاگرفەتاح خۆشحاڵین بۆی کەوا دانیشتوانی قەزای چەمچەماڵ و دەوروبەری ناحیەکانی دەوروبەری و بەگەرم و گوڕێ و ئامادەی ئەو کۆنسرتە بن کە وەکو کاتژمێری 4 ئێوارێ کاتژمێری 4 ئێوارە لە هۆڵی شاگرفەتاح دەستخۆشیش بۆ ئێوە کە ئامادەی ئەم ساڵ ڕۆژە بوون و دەستخۆشیشمان هەیە بۆ میوانە بەڕێزەکان کە وجودیان هەیە لێرە وەکو ئامادەبوونە لەم ساڵ ڕۆژە دەستان خۆش بن دەستان خۆش. بەڵێ من ئەگەڕێمەوە لای جەنابتان دیارە وتەکانی بەڕێز مامۆستا ئازاد ڕەسوول بەڕێوەبەری دەنگی کۆمەڵ رادیۆی چەمچەماڵ و هەم هاوکاتە لەگەڵ ساڵیادی رادیۆی ئەوان پیرۆزبایەکی گەرممان هەیە بۆیان ئومێدی بەردەوامی و سەرکەوتن و کاری ناوازە و هەمەڕەنگ و جوانیان لێەکەین و هەمیشە لە ترۆپک و لە لووتکە و لە گەشەدا بیان بینین بە ناوی ئەمەوە پیرۆزبایان لێ بکە. زۆر سپاس بۆ بەڕێز جەلال جەباری پەیامێرمان کە لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بوو. شەیدا پێم خۆش بوو باسیەوە بکەین کە ئێمە ئەمڕۆ لە ڕۆژی درۆی نیسانین وەختی خۆی لە وەکو بابەتێکی پەروەردەی لە قوتابخانەیە ئەمان خوێن کە مەلەوانە درۆزنەکە چەند جار بۆنە یا شوانێکە دەڵێ گور کەوتۆتە نێو مەڕەکانمەوە. زۆر باشە پەیامنێرمان دەستخۆش بەڵێ بەڕێزان ئێستاش دەچینە لای پەیامنێرمان ئەردەڵان لە شاری سلێمانیەوە. ئەردەڵان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئەردەڵان وەک دەزانین کە ئەمڕۆ لە شاری سلێمانی چالاکیێکی وەرزشی ئەنجام دەدرێت. ئەگەر بکرێت بەڕێزت زانیاری زیاترمان بۆ بگوازیتەوە زۆر سپاس. سڵاوتان لێبێ ئێمە ئێستا لە یاریگای نەورۆزین لە شاری سلێمانی بۆ یەکەم جار ماڕاسۆنی نێودەوڵەتی شاری سلێمانی دەستی پێکرد کە بۆ یەکەم جارە لە شاری سلێمانی بۆ برینی 6 کیلۆمەتری کچان و کوڕان هەروەها برینی 21 کیلۆمەتری کوڕان و کچان بەڵام بۆ یەکەم جارە لە ماڕاسۆنی نێودەوڵەتی سلێمانی جیاواز لە ماڕاسۆنەکانی تر ڕاکردنی 21 مەتری کچان بۆ بەرید ئەنجام ئەدرێت لە 21 مەتری کوڕانیشە بە بەشداری چەندین پاڵەوانی جیهان کە پاڵەوانی وڵاتانی ئێران و تورکیا وڵاتانی دراوسێ عێراقی تێدا
بەردەوامەوە لە ئێستاشتا ئەوەی ئەبینی لە دوامەوە خاڵی کۆتایی ماراسۆنەکەی کە یاریزانان دوای بڕینی ئەو ماوەی بۆیان دیاری کرابوو دوای بڕینی ئەو ماوەی بۆیان دیاری کرابوو لە ئێستا کۆتایی هاتۆ پاش کەمێکی تر دەستەکەی بە دابشکردنی خەڵات بەسەر براوەکانی ماراسۆنەکە کە بۆ یەکەم جارە بە شێوەیەکی سەرکەوتوو لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. کرابوو چەندە کیلۆمەترە چەند سەعاتە بەچی دیاری کرابوو ماوەکە و چەند بوو؟ بڵێ ماراسۆنەکە چەند کیلۆمەتر لە خۆ دەگرێت بۆ کچان بڕینی 6 کیلۆمەتر هەروەها بۆ کوڕان و کچان بڕینی 6 کیلۆمەتر بوو هەروەها بۆ بڕینی 21 کیلۆمەتری کوڕان کەوە چەندین پاڵەوانی جیهان بەشدار بوون لە 21 کیلۆ بۆ یەکەم جاریشە لە ماراسۆنەکان کە لە وڵاتی عێراق و لە پارێزگاکانی تر ئەنجامەدرێ بڕینی 21 کیلۆمەتری کچان ئەنجامەدرێ بە شێوەی بەرید بۆ کچان کە لەمەشا چەندین پاڵەوانی کوردستان و پارێزگاکانی تری عێراق بەشداریەکەن وەک لە ڕێخێرانی پاڵەوانێتیەکە کە بە پەیامی ڕاگەاندووە ئاماژە بۆ دەدەن کە پاڵەوانێتیەکە ئەردەڵان ئەگەر بکرێ هەندێ وێنەی چالاکی و ئامادەبووان بۆمان بگوازیتەوە بە ئێمەش بینەری نێو یاریگاکە بین و ئامادەبووان ئەگەر هەندێک وێنەمان بە بگوازیتەوە لە چالاکیەکە. بەڵێ وەک ئێستا ئەبینین چالاکە بەشداربووەکان چوونەتە ناو مدەڕەجەوە بۆ دابشکردنی خەڵاتەکە ئەگە من ئێستا هاوکارم یارمەتیم بە ڕای هەندێک وەرەگرین. زۆر سپاس بۆ بەڕێز ئەردەڵان محەممەد پەیامنێرمان لە نێو یاریگای نەورۆز لە شاری سلێمانی پاشتر دێنەوە لای جەنابێت کاگەردەڵان. ڕێنمایی تەندروستی هۆبەی پتەوکردنی تەندروستی لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی چەند ڕێنمایی و دروشمێکی لەسەر هەڵمەتی نیشتیمانی کوتان دژی ئیفلیجی مناڵان بڵاو کردەوە کە کەناڵی ئاسمانی پەیام وەک ئەرکێکی پیشەییانە و ئەخلاقیانەی خۆی ڕێنماییەکان بڵاو دەکاتەوە. لەو بارەیەوە هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادەکردنی لەو بارەیەوە با پێکەوە بینەر و بیسەری بین. Polio is a disease that causes permanent paralysis. هەڵمەتی کوتانی دژی نەخۆشی فلیجی مناڵان هەموو مناڵانی تەمەن ژێر 5 ساڵ دەگرێتەوە و ڤاکسینەکەش لە ڕێگای دەمەوە دەدرێت بە مناڵان. دووبارەبوونەوەی کوتان دژی نەخۆشی فلیجی مناڵان زامنی زیاتری تەندروستی منداڵەکەت و ژیانێکی ئاسوودەیە بۆ خۆت و خێزانەکەت و ڕێگرە لە بەردەم دزەکردنی ئەم نەخۆشیە بۆ عێراق و کوردستان. کوتانی تەنها منداڵێ گرنگە بۆ قەلاچۆکردنی نەخۆشی ئیفلیجی منداڵان تەنها دڵۆپێکیش لەم ڤاکسینە بە نرخە بۆ ڕزگارکردنی ژیانی مرۆڤێک. کوتانی پێشووتری منداڵەکە دژی نەخۆشی ئیفلیجی منداڵان ڕێگرنیە لە بەردەم کوتانی ئەم جارەیدا. تیمەکانی کوتان دژی نەخۆشی ئیفلیجی منداڵان ماڵ بە ماڵی کۆڵانەکانتان دەگەڕێن و پێناسی تایبەتیان پێیە لە پێناوی پاراستنی تەندروستی جگەرگۆشەکانتان تکایە هاوکاریان بکەن. جگەرگۆشەکانمان مافی خۆیانە تەندروست و لەش ساغ بن. دەبا ئێمەش دڵسۆزانە با کوتان دژی نەخۆشی ئیفلیجی منداڵان ئەو ئایندەیان بۆ مسۆگەر بکەین. بەڵە بەڕێزان وەک دەزانین کە ماوەی چەند ساڵەکە قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان چەند کێشە و گرفتێکیان هەیە کە بەشێک لەو کێشە و گرفتە کەڵەکەبوانی زانکۆ پەیمانگاکان تەنگی با قوتابیان هەڵچنیوە کە لێستادا بە تەمان مانگرتنی سەرتاسەری ڕابگەیەنن. بەڵام کەشوهەوا و بارانی بەلێزمە و داخستنی دەرگای ناوەندەکانی خوێندن مانگرتنی ئەوانیشی دواخستووە. دیارە لە دوای نەهێشتنی پاشەکەوتی موچەی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان داوای دەرماڵی مانگانە دەکەن. لەگەڵ ئەوەش ئەم قوتابیانە دەیانەوێت دەستی حیزب لە ناوەندەکانی خوێندندا دوور بخرێتەوە. بەڵە بەڕێزان بۆ قسەکردن لە ناڕزایی و داواکاری قوتابیان میوانداری بەڕێز ڕازگۆ قاسم نوێنەری قوتابیانی ناڕازی زانکۆی سلێمانیمان کردووە. کاک ڕازگۆ زۆر بەخێر بێی. سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوە. سلامن پیرۆزبایی بەرنامەی نوێتان لێ یەکەین. زۆر سپاس. سەرەتا مانوێ بزانین ئەم بڕیاری ئێوە لە چێوە سەرچاوی گرتووە. ڕاستی دوایەوەی کە لە ساڵانی ڕابردوو لە توای ساڵانی 2014 و 2015 کە دەرماڵی قوتابیان بڕا کە لە مودەی ڕابردوو بە بڕیاری ئەنجومەنی وەزیران قەرار درا بوو کە هەموو خوێندکارێک بڕێکی دیاری کراو لە پارەوەکو دەرماڵی هاوکاری وەربگرێت کە ڕێژەکەی گۆڕا لە تەلەبی ناوشار بۆ تەلبانەی کە لە داخلین بۆ تەلبانەش کە داخلیان نەگرتو تەلەبەی دەرەوەی شارن. بوونی ئەم ڕێژە هاوکاریە زۆر پێویست بوو لە بەروی قوتابی خاوەنی هیچ سەرچاوەیەکی دارایی کە نەبوو بۆ ئەم سەرچاوە داراییەوە توانای خوێندنی هەبوو ئیتوانی بەردەوام بێت لە پرۆسەی خوێندن. بەڵام بەدواخەوە لە دوای ستەمی پاشەکەوتی موچە و لە دوای ئەوەی کە زۆرێک لە دەرماڵەکان بە تایبەتیش دیارترینیان کە چینێکی زۆر بەربڵاون خوێندکارانن کە دەرماڵەیان بڕا
و لە پاڵ ئەمەشە نەگەر دەرماڵە بڕان بوو حەزەکەم هەر لەسەرەوە کورد نەکرێتەوە لە پاڵەوەی کە دەرماڵە برا هەڵسان بە دانانی باج و ڕسوماتی زیاتر لەسەر خوێندکار وەک ئەوەی کە خوێندکار کۆمەڵێک سەرچاوی دارایی زۆر زیاتری هەبێت و بێوێت بە کە دەرماڵەکەشە بڕی هێشتا پارەی زیاتری لێبسەنیت بوونی ئەم هەموو ڕسوماتە لەسەر خوێندکار و نەمانی دەرماڵەکەی وای کرد کە زۆرێک لە خوێندکاران ئەسڵەن توانای خوێندنیان نەمێنێ ئێمە ئێستا لە ماوەی ڕابردووە جیلێکمان هەیە کە چۆتە مەرحەلەیەک و مەرحەلە چواری تەواو کرد و تەخەڕوجی کردو بێ ئەوەی نەک هەر دینارێ لە حکومەت وەرنەگرێ بەڵکو سیستەمی پاشەکەوتی موچە وای کرد ئەم خوێندکارە زانکۆ تەواو بکات و لە پاڵەوەشە کۆمەڵێکی زۆر باج و ڕسومات بە هەر لەگەڵ وەرگرتنەوەی کارتی ساڵانەکەی خۆی بەس بزانێ بۆی دەرچویان ئەبووایان لە ڕێپارەی بدە لەگەڵ داخەڵبوونی بە جامیعە لەگەڵ یعنی ئەو هەموو ڕسوماتی کە زیاد لەگەڵ خوێندکار بەڕاستی ئێمە فشارێکی زۆری دروست کرد لەسەر خوێندکاران کە وای کرد لە مودەی ڕابردوو هەندێک واز بن وای کرد کە یعنی بە جۆرێکی لێ هاتووە ئێستا بەداخەوە ئەو بڕیارە کاریگەری هەبووە لەسەر ساردکردنەوەیان بوونە وازهێنان و دەسەڵگرتنی قوتابی لە زانکۆیان کاریگەری هەبووە لەسەرەوە بەڕاستی وەزعێکی وای دروست کردووە کە ئێمە لە هەفتەی ڕابردوو لە شاری هەولێر وای لێ هاتوو وەک چۆن کاتێک ستەمیانەکرد لە پێشمەرگە وای لێ هات پێشمەرگەکان لە ناو مزگەوتەکانە بەرماڵ ڕابخەن ئێستا وای لێ هاتوو قوتابیان لەو مزگەوتا بەرماڵ ڕاخن یعنی هاوکاری کۆکراوەتەوە بۆ تەلەبەی داخلی بەس بۆی بتوانێت داخلی مەسروفی خۆی بکات کە ئەمە شەرمەزاریە بۆ دەسەڵاتێک کە لە پاڵ ئەوەی کە هیچ بیانوێک نەماوە ئێستا بۆی دەرماڵە نەدرێت هەرچەنە پێشتریش بیان و نەبوو ئەم بڕیارە بۆچی لە ئێستادا درا وەک دەزانی کە ئێستا پاشەکەوتی موچە نەماوە گوزەرانی خەڵکیش بەرەو باشی دەڕوات ئێستا ئێمەش قسەکەمان لەسەر ئەوەیە مادەم پاشەکەوتی موچە نەماوە بەچی بیانوێک دەرماڵەکان ناگەڕێنەوە ئەسڵەن بەچی بیانوێک باج و ڕسومات لەسەر خوێندکار زیاکەن بەچی بیانوێک خوێندکار و ئیجباریەکەن لەسەرەوەی لەگەڵ هاتنی بۆ زانکۆ پەیڕەوی سیستەمێک بکە پەیڕەوی نوێنەرایەتیە بکە کە خۆی داینێناوە پەیڕەوی ئەو باج و ڕسوماتە بکە کە بەسەری هەسپێنراوە بۆشی نەبێت قسە بکەوە بۆشی نەبێت داوای دەرماڵەکەی خۆی ئێوە دەتانەوێت بۆ منە لە سەرەتای وەرزێکەوە سەرەتای مانگێکەوە دەست بکرێتەوە بە پێدانەوەی دەرماڵەکان تانیا دەرماڵە لە دەستچوو وەکۆڵی پاشەکەوتەکانی ئەوەش وەکۆڵی داواتان کردوتەوە ئەم بابەتەوە بۆ یەک خوێندکارێک زانکۆ جا بدەمەوە دوو بابی هەیە بابێکیان بابی قانونیە چکە لە کۆتاییە دەرماڵە وەکو موچە نیە بڵین پاشەکەوت کراوە بەڵکو بڕدراوە بۆ ئێمە ڕۆی یاسایەکەی بەجیا لێ ئەگەڕین کە ئایا داواکردنەوەی دەرماڵک پێشوەختەکان وەکو موچە تەعاملی لەگەڵاکرێیان ناچکە دەرماڵ و موچە لە ڕۆی یاسایە و دوشتی جیاوازن بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا داوایەکەین داواکاری دەست بەجێمانەوەی بۆی بتوانین بەردەوامی بە پرۆسی خوێندن بین لەم بەزعەنا لەبارەیە بۆی بتوانین خوێندکاران و قوتابیانمان لەسەر جەم شار و شارجەکان بە تایبەتیش خوێندکاران یەکە ناوخۆیەکانمان سەڕای باری نالەباری دارایی بەردەوامی بە پرۆسی خوێندن من پێویستە دەرماڵە دەست بەجێ بگەڕێنرێتەوە زۆر باشە لە ئێستا ئێوە تەنها داواکاری دەرماڵەکەن یاخود وەک گەزانین کە چەند کێشە گیرگرفتێکی کەتان هەبوو وەک نەبوونی ئاو کارەبا لە مودەی ڕابردوو کە خۆپشاندانەکانمان دەست پێ کرد کۆمەڵی گرفتی زۆرمان هەبوو بە تایبەتی لە یەکە ناوخۆیەکان و خاصەتەن یەکە ناوخەکانی پارێزگای سلێمانی بە ڕاستانە هەندێک لە گرفتەکان چارەسەر کرا بەڵێ وەکو هەندێک لە خزمەت گوزارەکان یەکە ناوخۆیەکان بەڵام لە کۆتایی ئێمە هەتا وکنێکە واژوشمان کۆ کردەوە لە پارێزگای سلێمانی نزیکەی 7500 خوێندکارمان واژومان کرد واژومان کۆ کردەوە کۆدەنگ بووین لەسەرەوەی کە ئێمە کۆمەڵێک داواکاریمان لەو داواکاریانە دیاریترینان گێرانی دەرماڵە بوو کەم داواکاریمان نەگەر جێبەجێ نەکراوە بەڵکو ئێستا یعنی ئەوەی کە تا دوێنێ لە پای داواکردنی دەرماڵە ئێمەیان پێ ڕەشیان لەکردین کە بۆمان نییە داوای شتێ بکەین کە هی خۆشمانە هەروانە ئێستا بەحساب ئەیانوێ سوارکەشی شەپۆلی ناڕەزایی خۆپیشاندانی خوێندکاران و قوتابیان من بۆی کە ئەوان دەرماڵاگەڕن لە کاتێک ئێمە چەندێکە خەباتی بۆکەین داوای ئەو مافاکەین کە هی خۆمانە دەرماڵە نەگەڕاندراوەتەوە باج و ڕسوماتەکان کە داوامان لێ کردو لە ماوەی ڕابردوو خۆپیشاندانمان بۆ کردو کە ئەم باج و ڕسوماتە زوڵمە لە تەلەباکرێن نابێت لیوە بگیرێت ئەم داواکاریشمان جێبەجێ نەکراوە خوێندکارێکەکەمەکانمان کە لە ئاسی زانکۆکان ماوەی ڕابردوو دانەمەزێنرا ئەم داواکاریشمان ڕاستانە بە کولفی کول جێبەجێ نەکراوە پشتگوێ خراوە لە پاڵەوەشان مەسەلەی دەستی حیزبیش ئەم بابەتەش بابەتێکی دیارە کە ئێمە داوامان کردووە ئەویش پرۆژەمان تەقدیم کردو نەگەرەوەندە وتومانە یانی کە ئەم مۆزوعە بورم ئەم مۆزوعە باوانە بێت با دەستی حیزب لە زانکۆ دەربین لە پاڵەوە بەدەستی دەستی حیزب لە ناو زانکۆ پێبانگەکان بەپلەی یەکەم هەندێکی ئەمە ئیختصاسی هەندێکی لە ئاستی سەرۆکایەتی زانکۆکانەیە و هەندێکیشی لە ئاستی ڕێکەوتین نێوان ڕێکخراوە خوێندکاری و قوتابیەکانەیە ئەوەی کە گرنگ بێت ئێمە هیچ داوامان کردووە پرۆژه یاسا داوامان کردووە کە خوێندکار خۆی حڕ بێ لە دیاریکردنی نوێنەری خۆی لە زانکۆیە تاکو نوێنەرایەتی بکات بەڵام ئێستا حالیەن کۆکبوونەوەی خوێندکاران لە حاڵۆزێکی ئێستا کە نزیکین لە کۆتایی ساڵ و نزیکین لە فاینەڵ و تاقیکردنەوەکانی کۆتایی ئەوەی کە خوێندکار لەم حاڵاتەش ئاهێنێتە دەرەوە بەو جەوەنا لەبارە زۆر پێویستی مەسەلەی داواکردنی دەرماڵەیە کە حەزەکەم وەکو نوێترین هەواڵیش پێتان بڵێم کە کەمێک پێش ئێستا پێشەی بێمە بەرنامەکەتان لە بەردەم دەرگای سەرەکی
کەمپی نوێی زانکۆی سلێمانی خۆپیشاندانی خوێندکاران بەردەوام بوو ژمارێکی زۆر لە هێزانامنیەکان لێوێ بوون کە ڕێگریان کردو لە کەناڵەکان کە خۆپیشاندانەکان بگوازنەوە حتا وکوێ ئەگەر کەسێکیش گومانی لەوەی لە بکرا کەمبایلێکی بەدەسەوێ ئەگەر هێبێت تەسویرکان بایرەکەشیان لەدەسەندن ئەمەش کاتدارەوەیکی ناشرینە بەرامبەر خوێندکارێک کە داوای دەرماڵی لە ماوەی ڕابردوودا مامۆستایان خۆپیشاندان و بایکۆتی سەرتاسەریان ڕدەگەیاند و دەڕژانە سەر شەقامەکان و هۆڵەکانی خوێندنیان بەجێهێشت بۆ گەشتزانین بەجێهێشتنی مامۆستای لە هۆڵێکی خوێندن لە جارێکە 36 تەلەبە وەکۆڵێ دێنە دەرەوە مەبەستمەوەیە ئومێدتان هەیە کە خۆپیشاندان و بایکۆتی قوتابیان دەسەڵات بە ئاگا بێنیان بۆ نەزەنگێک بێ بۆ گوێی دەسەڵاتداران و حیزبەکان و حکومەت ئێمە ڕەچاوی ئەوەکەین کە خوێندکارانی زانکۆ پڕوزەترین جیلی کۆمەلگان و خوێندکارانی زانکۆ فرەڕەنگترین جیلی کۆمەلگان و لە ژمارەشا زۆرترین جیلی کۆمەلگان بۆیە ئەمە ئەبێ بە وریاییەوە تەعامل لەگەڵم جیلیا بکەین لە مودەی ڕابردوو هاتن ئەوانەی سەر شەقام کە هات فێرخوازانی ناڕازی کە هاتە سەر شەقام کاریگەری خۆی هەبوو هیچ نا زۆر بەپەلە سەرۆکاتی زانکۆکانی هێنایە سەرخەت کە هەندێک لە کێشە و گرفتەکانی ناو کۆلێژ ناو زانکۆکانی بەتابەتیەکە ناخۆیەکانی چارەسەر کرد بەڵێ هیوامان وایە چارەسەر بکرێت خۆ ئەگەر چارەسەریش نەکرێمانەوە نیە ئێمە بێدەنگ بین لە کۆتاییە من مافێکی شەرعی خۆمە داوایەکەم هەتا وەسیلە مابێ بە وەسیلەی مەدەنی داوایەکەم کە ئەم مافەی من بەدەست بێندرێت و ئیتر ئەوەی کە ئابێ خەبێبی بێتەوە پرسیاری لێ بکەیت ئایا خەبەرتە بێتەوە یاننا ئەو دەسەڵاتەیە کە بڕیوێتی ئەو دەسەڵاتەیە کە زوڵمەکە ئاکات زۆر سپاس بۆ بەڕێز ڕازگۆ قاسم وێنەری قوتابیانی نەڕازی زانکۆی سلێمانی هومێدی سەرکەوتن و بەردەوامیتەوە سپاس بەڵێ بەڕێزان ئێستاش سەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشم کە بۆچی کەمتیار لە کاتی تۆپینیدا دەبێت بە ئامادەبوونی پۆلیس و دادوەر بنێژرێت. سەداپرێت یەمەنی بڵاوی کردوێتەوە کەمتیار لە کاتی مردنیدا دەنێژرێت بە ئامادەبوونی دادنووسێک و چەند ئەفسەرێکی پۆلیس بەڵام بۆچی؟ لەبەرەوەی نرخی پێستی کەمتیار هەندێک جار دەگاتە $50,000 لەبەرەوەی بەکاردەهێنرێت بۆ گواستنەوەی مادەی بێهۆشکەر چونکە تیشکی ئامێری پشکنین تێدا تێپەڕ نابێت واتە گەر مادەی بێهۆشکەری تێدا بشاردرێتەوە ئەوە ئامێرەکانی پشکنین مادەکە نادۆزنەوە بەشی هەندێک لامۆخیشی بەکاردێنرێت بۆ جادووی ڕەش بۆ هۆیەوە لەلایەن جادوگەرانەوە داواکاری زۆری لەسرە هەروەها ئەو دژە ژەهرەی لا گوشرای مۆخیدا هەیە دەبێتە هۆی شێتی تەواو بۆ هەمیشەی بەڵە بەڕێزان تەواوی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ خواتان لەگەڵ دەست خۆش.